داینەسۆڕەکان چەند هزار ساڵ پێش ئێستا لە ناوچوو؟ هزارها ساڵ پێش ئێستا نازانم. چەند هزار ساڵ پێش ئێستا؟ وەڵا نازانم. شتێ بڵێ ژمارە بڵێ. نازانم. دەی ژمارە بڵێن ژمارە نازانم بڵێ. باشە ئەزانین تۆزە هینم بەرە هەڵبژاردنم بەرە. هەڵبژار دەدێمە. جارە پێشە مشتێ سەدانە هەزارانە یان ملیۆنانە؟ ملیۆنان ساڵ ئۆکێ ئەوە باش چەند ملیۆن ساڵ پێش ئێستا لە ناوچوو؟ نازانم. نازانی؟ باش. 16 ملیۆن ساڵ، 60 ملیۆن ساڵ، 65 ملیۆن ساڵ. 65. ئافرین. زیرێکی. داینەسۆڕەکان 65 ملیۆن ساڵ بەر لە ئێستا بۆچوون هەیە کە لە ناوچوو بێتن بووبێن بەبار. یعنی بۆچوون هەیەڵێ بوون بەو شاخ و تەپڵکە و دۆڵە گردانی کە هەیە. ئەڵە نەمانە گوایە پشتی داینەسۆڕەکانن ئەوەندە گەورە بوون بەبەر لە شوێنی خۆیانەوە ئەم بەرزی و شاخ و گردانی لێ دروست بووە. ئەمە بۆچوونێکی زانستی نیە بەس بۆچوونە. هەندێکی تر لە نەخێر ئەم مندە خاک چۆتە سەریان لە ژێر زەوی. یعنی ئەگەر ژێر زەوی بگەڕێی چەند ساڵ مەسەڵەن بە کاریگەری گۆڕانی کەشوهەوا و گڕکانەکان دایپۆشیون و بوون بە بەردی گەورە لە ژێر زەویان. ئەمانە هەمووی بۆچوونن. بەڵام سەیکە ئەگەر داینەسۆڕەکان بەهۆی گۆڕانی کەشوهەواوە 65 ملیۆن ساڵ لە ناوچوو بێتن. چ گیاندارێکەیە لە 2030 نایبینین؟ گیانداریان باڵندە. جاندار. لای پانداژ پێشتر پاندا هەر تەواو خۆی لەسەر بکەیتر نامێنێ. 2050 بۆ دانراوە لەبەر بۆ 50 بۆ دانراوە. چین بەرنامەی پاراستنی پاندا لای ئەوانە. تەنانەت کە پاندا ئاەن بە وڵاتێکی تریش مەرج و ڕێنماییانەیە. ئەو پاندایە قڕ بەسەر ئەو وڵاتی کە لە باخچی ئاژەڵانەکەی ئەو پانداوتە تا هەربووێتەوە نەک مردن تا 2050. شتێکی تریشەیە کوالاژ بابەتێکم خەنەوە پێشتر باسی لەوا کرد کوالاژ وردە خەریکایتر لە ناوچن ئەگەر بێت و پارێزگاری لێ نەکەن. کەرکەدەن دوای نێری کەرکەدەن لە 2010 مردار بووە وتیان نەماتەوە. بەڵام خۆشبەختانە لە باخچەیەکی بەرازیل بووە بزانم کەرکەدەنێکی نێرە مابووە بە خێرایی فریای کەوتن. وەرەوتیان بەرازیل چەند ئەڵێتانەی نێو نێرەمان بنێ با توێژینەوەی لەسەرکەین و ژمارەی زیاکەین. باشە بامێی تری بۆ بەرین و ئیشی خۆی بکە. لەبەرەوە بەم شێوازە کەرکەدەنیان تۆزێک پاراستوە ێستا ژمارەکەی بەرەو کەم منۆڕۆژۆ. بەڵام تۆ زانی پڵنگ و شێر لەو گیاندارانن ئەڵەن لە دوای 2030 ئەگەر هێنەی بینی زۆر بابەتی تینجا وەرە با تۆزێک بینە خوارەوە بۆ باڵندەکانیش. حاجی لەقلەق باشە حاجی لەقلەق یەکێکی ترە لەو باڵندانەی کە ئێمە ئەم ساڵ خۆشبەختانە بینیمانەوە بۆی زۆری بارانبارین و سەوزایی و نەکەوت زیادی بەڵام باوەڕ کە جارە هەر برجێک و تاوەرێک تەبینی حاجی لەقلەقێکی پێوە بوو. مناڵ بووم لەگەڵ براکان چوینە دەرەوە ئێواران بە تایبەتی ئێواران شەمشەمەکوێرە زرت و فرتیا کرد بەلاجە ئەم منە زۆر شەمشەمەکوێرە و بینیوە چەندێکەنەوە بینیوە. باش شەمشەمەکوێرەم بینیوە بڵام هەیە بەڵام کەمتر بۆ تۆ ئاری هەندێک لە باڵندەکانیش ئەگەر چی ڕەنگە ئێمە لە ناو سنتەری شارەکانە باسی لێواکەین ئەڵێن ئەمانەمان نەبینیوە بەڵام کە ئەچی بۆ گوند و رادیۆ ئەو شوێنانە زیاترن بۆ زۆرتر بوونیان هەیە و زۆرتر ئەبینێن بۆ منە کە تۆڵی شەمشەمەکوێرە نییە ئێمە باز لەواکەین لە ناو شارەکانە کەم بۆتەوە. بەڵام ئێستا کەسێک لە گوندەکانەوە سەیری بەرنامەکەمان کاڵ لە گوندەکەی ئێمە هەیە و لەواتێکم بێتەوە نیە کەواتە باز لەواکەین با بزانین گۆڕانی کەش و هەوا بە شێوازێکی گشتی تا چەند کاریگەریان هەیە لەسەر کەمبوونەوەی باڵندەکان. تەنانەت زۆر کات لە ڕابردووە هەریەک لە ئێمە کە سێری ئاسمانمانە کرد کۆچی بە کۆمەڵی باڵندەکانمان زۆر ئەبینی. ئەم بابەتە زۆر بوونی هەبوو. من خۆم چەنەها جار لە تەمەنێکی مناڵی و ئەوانم بینیوە ئاری کە سێری ئاسمانم کردو کۆچی بە کۆمەڵی باڵندەکانم بەدیە کرد. بەڵام ئێستا زۆر کەمە ئەم بابەتە یاخودەتوان بڵم وڵای هەر زۆر دەمەکە نەشم بینیوە ئۆنیە کاتە با بزانین ئەمانە هۆکارەکانی بۆچی ئەگەڕێتەوە یاخود زۆر کات ئەو کاتانین کە دنیا زۆر سەرما و سۆڵە بوو بیرمە لە باخەکی ماڵی دایکمان لە حەوشەیە کە ڕێشۆڵە ڕێیزەبوو دایکمەویدەوە
لەبەر سەرماکەی ترکە سەرمایەکی زۆرەها و چاوەڕێی هاتنی ڕیشۆڵەمانە کرد بەڵام ئێستا ڕیشۆڵەش کەم بۆتەوە گەرچی سارد و سەرماشە بێ بەڵام ڕیشۆڵەش بوونی کەمە بە شێوازێکی گشتی قسە لەسەر ئەواکەین بامزانین هۆکارەکانی کەمبوونەوەی باڵندەکان بۆچیە گەڕێتەوە بە تەنها گۆڕانی کەش و هەوا پەیوەندی بەوە هەیە یاخود چ باڵندەیەک هەیە کە پێشتر لێرە ڕێژیان زۆر بوو بێ ئێستا کەم بوونەتەوە یاخود باڵندەکان ئەو باڵندانە کامانن کە لێرەوە کۆچەکەن بۆ شوێنێکی تر و دواتر ناگەڕێنەوە بە شازێکی گشتی لەسەرم بابەتانە گفتوگۆکین بە میوانداری بەڕێز کاک جەبار مەحموود کە بەڕێزیان شارەزان لە بەخێوکردنی باڵندە لە ستۆدیۆ لە لامانە و وەڵامی سەرجەم پرسیارەکان لە زۆرمان هەیە لەسەرەوە ژینگە چ کاریگەریی لەسەر کەمبوونەوە هەیە و باڵندە هەندێک باڵندەیە لە وڵاتانی ترێنرێن ژنگی کوردستان چۆنە کاک جەبارگیان زۆر بەخێر بەخێر بێ کاک جەبار زۆر بەخێر بێت خۆشی زۆر سپاس ئەحواڵە باشە خۆشی زۆر بەخێر هاتی باسی هەندێک باڵندەمان کرد کە پێشتر زۆر بوو ئێستا نەماوە شازێکی گشتیا خودت کەم بوونەتەوە ئەو باڵندانە کامانن کە پێشتر ڕێژیان زۆر بوو ئێستا وردە بەرەو کەم بوونەوە چۆن ئەو باڵندانە ئێستا کە کەم بوونەتەوە بە زۆری ڕیشۆڵە و چۆلەکەیە ئەو ژەکەوێتە سەر پانتایی زەوی شاری سلێمانی جاران شاری سلێمانی ئێمە ماڵمان لە مەجیبەک بوو لە مەجیبەکەوە تا چاو بڕێکرد دەشتاوێکی زۆر بوو ئێستا هەمووی بینای گەورەیە هەموو شوێنی نیشتەجێبوون باخ و باخاتی زۆربەری کۆنکرێتی کاریگەری لەسەر زۆر کاریگەری هەیە هەمووی کراوە بە باخ و باخات و تەلبەن کراوە هەتا بۆ بە شوێنی نیشتەجێبوون ئەم باڵندەش باڵندەیەک حەزی لە باڵندە لە کۆمەڵایەتیە کە ئەژی ئەنجا با باسی شتێکم تۆ باسی هەشتاکان بکەی هەشتاکان بە شاری سلێمانی ئەگەر بگەڕێی تا خانۆخڕەکان جوولەکان مەڵکەنی سابوونکەران هەمووی خانووی گڵ بوو ئەم باڵندەیەش حەزی لە شوێنێکە کە هێلانی تیاکە بنمیچەکانە بندارەکانە ئێستا خانووی گڵ لە لادیەکانی شانەماوە ئەم باڵندانش ئەوەیە بۆتەوەی بە زۆری کەم بۆتەوە لە شاری سلێمانی باش کاک جەبار ینی تۆ پێت وایە ڕشۆڵە چۆلەکە شوێنێکی ئەوێ خۆی بتوانێت ئیشی تیا بکەوانە تۆ کە خانوو کۆنکرێت بوویان بلۆ بۆ بەچی ناکرێت وانە ئەوەژێکی تر لە ڕۆکارەکان باشە باسی شەمشەمە کۆرەمان کرد ئەویش بەڕاستی کەم بۆ تۆ ئەویش کەم بۆتەوە شەمشەمە کۆرەش ئەویش لە بنمی چایکە هەر لە شوێنانەوە خۆی هەڵەواسی شوێنێ نەماوە خۆی هەڵواسی جا باسی ئەوەمان کرد کەوتمان ڕیشۆڵە جاران هەر جۆرەکانی زۆر بوو ڕیشۆڵە بوو گوڵەمێخەکییان پێوت باشە لەشی پەمەیی بوو لەشی بڵین سەری سەروانی کونج بوو ئەمە نەماوە ئێستا بە زۆری لە شوێ ڕیشۆڵانە لە وڵاتی ئەمریکایە ماوتنەکەی خۆی بەریتانیایە یەکەمیان لەوێ دومیان لە نەچاو شاخاوەکان سێمیان لە ئەفریقای نەوعەکەی کەیان کلێک درێژە و بینێکی گەورەیە ئێستا لە سلێمانیە باسی شتێکی کەشمان کرد جاران ئێمە لە ماڵەکانی خۆمانە خۆڵ و خاشاکمان کە ڕژ برنج و پاشماوە ئەمان کردە حوشەکەەوە جەناب وتی لە حوشەکە بووە ئێوە ڕیشۆڵا هاوین ئێستا یەکرێتە علاگەوە گرێت و لەکوێ خواردنی دەسەکەوێت من دوکانمەیە لە ساونکەران سێرەکەم ڕۆژانە دڵم پێی خۆشە و دوکانارانە کە دوکانی على فوشتیانەیە لەسەر و جوێنیانەیە شتەکانە خۆ ینی هەر زۆر کەم بۆتە باشە کاک جەبار وەڵا باڵندەیەکی تریشێ من زۆر دەمێکەنم بینیوە پەڕەستێلکەش کەم بۆتەوە پەڕەستێلکە من لە مینا لە کانی بردنەوە پەڕەستێلکەش کەم بۆتەوە لەکوێ هێلانە بکە پەڕەستێلکە عادەتێکیە کاچێ هێلانە دروستەکە لە قوڕ دروستیەکە کە بە ڕێگاشە ئاڕوا چیەکە ئەو گڵابە لە پێش ئەو گڵابە لەو شوێنادانێ دوای لە ناو دەمێ ئاو هەڵەگرێ با لەگەڵ ئەو قوڕات یەگەڵێکەوە لە بنمی چایکە بەداخ ئێستا نەما ئەوژ نەما هیچ شوێنێنەوە ئەمانە پەیوەندیان بە دەستی مرۆیی هەیە یان گۆڕانی ژینگەیش کاریگەری هەیە گۆڕانی ژینگەیەتی بەس مرۆیەکە چییە هیچ شوێنێ نەماوانە هێلانی تیاکەن ئێستا جەناب باسی لادی و کردکوا لادیە ماوە ئێستا کاچی جاران دڵێکە بە لادیەکان خۆش بوو هەمووی خانووی گڵ و دڵی پێکرا ئێستا ئەوش کۆنکرێتە من بەرلای بازە شوێنێک کاڕۆشتم عیبێ کون و کە لەبەر لەو دیوارە بووە بەانی کەچوم لە بەخراوە ئێوانەوە چۆلەکەی تا بووێ وانێ ئەویش شتێکی ناخۆش واتە لە لادەکانیشا کەم بۆ تۆ خانووی گڵ نەماوە بڕواکەی هەمووی کۆنکرێتیە هیچ شتێ نەماوە گۆڕانی کەش و هەوا بە تایبەت کاک جەبار تا چەند کاریگەریە زۆرقی نیە لەسەر کەش و هەوا جاران من کە چوون بۆ لادیە چوون بۆ شارە زۆرە هاوین و ڕیشۆڵەمە بینی کە هاوینە هەموو یلکە و بەچکەیە بوو زۆر احتیاجی باش ئەو ڕۆژە من لێرە لە کاتی بەرنامەکە فریانەکەوتم بە هاوڕیان بڵم باڵندەیەکی کلێک هەڵتەکەێنەی پیاڵشتێکی وای پێ بەڵێ ئەوە بەڵەکێکە سپی بەڵەکە مینیم لێرە سیر نییە لێرە بێت ئەو سیر نییە شوێن حەزی چین ڕیشۆڵە حەزیان لە شوێنی ئارامە شوێنێستا لە شوێن ئەم شوێنە شوێنێکی ئارامە من خۆم دیقەتیم شوێنەمەوە مینای تایە مینا کە تێرێکە
زۆر حەزی لە شوێنێکی ئارامە خورماخۆرەی زۆرتیایە ئەمانە بۆ ئەو شوێنانە ئەگەڕن ڕیشۆڵەش حەزی بە کۆمەڵایەتی ئێستا ڕیشۆڵە جارانەمان بینی پۆل بە پۆل لە شوێنانەوە کاتن بە ئاسمانە چەند زۆر بوو ئەو پۆل بە پۆلە کە لەواکە اینێکی کۆمەڵایەتیان هەیە لە ناو خۆیانە کۆبنەوە بۆی هیچ باڵندەیەشکە لە هەڵوو بازوانە سەفەریان پێ نەبا لە ناویان بەرێ ئەمە بەرنامەکە جاواسی ئەوم کرد کاک جەباروتم پێشتر کە سەیری ئاسمانمانە کرد کۆچی بە کۆمەڵی باڵندەکانمانە بینی ئیتر نازانم ئەهاتن یاخود ئەڕۆیشتن لێرەوە بۆ ئێستا ئەمەشکەم ئێستا کەمە شوێنی ئارامی تیانەمە ئێستا لەم بینە 5 ساڵ 6 ساڵ لەمە پێشبوون خۆم بینیم ڕیشۆڵێکا و لە رووسیاوە هاو شوێنێکی ئارامی دەستکە و لە لای گردی جۆگەوانە لە هێلکە و بەشکیان کرد دوایی ئەو ساڵێمانەوە چوون بۆ تەیۆڵە بیارە وانیش نەما نەزانن لە کێ هاتۆ ببوورە ئاری لە کێ هەموو ڕیشۆڵەیەک هەموو ڕیشۆڵەیەک کێت لە شوێنێکەوەی سەرکردەیە لە ناوە ڕاستیان هەیە بە پێی ئەو سەرکردەیە ڕابڕێگە ئەو سەری لێبشێ هەمووی سەری لێشێ مثال بابەتێکمان هەبوو لێرە بە ڤیدۆش پیشانمان نا نەوڕەسەکان کە هاتبوون دەرکەوتووە کە لە باکووری کوردستانەوە هاتوون ینی شوێنیانە گۆڕن لە شوێنێک بەڵێ شوێنە گۆڕێ ئەو باڵندانە تۆزێ ڕەنگە حساس و ئاقڵتر باڵێ زۆر ئاقڵ بگەڕن بە دوای ئەوەی کە ژیانی خۆیان مسۆگەر بکەن هەموو باڵندەی ڕەنگە نەیزانێ وانێ بەڵێ هەموو باڵندەیە کە ئەگەڕێ پێش هەموو شتێ چۆنەڵی لە هەنگا هەیە لەوانەشە سەرکردەیەکیانێ پێشەوە شوێنەکە تاقیە کاتەوە دوانسیانێکە ڕۆ ئەو شوێنە تاقیە کاتەوە شوێنەکە شوێنێکی ئارام بێ ئەوانی ژێنێ نەبێ گەڕێتەوە باشە کاک جەبار کە باڵندەیەک لێرەوە کۆچەکا بۆ شوێنێکی تر کە لەو شوێنەی ترێبێت دواتر ئەگەڕێتەوە بۆ ئێرەیان ئەگەڕێتەوە بەڵێ ئێستا پەڕەسیەکە کە ئەڕاتەوە چەندەها کیلۆمەترە بڕێ و ئەڕوا کە بووە بە بەهاروایی نەگەڕێتەوە زۆر ئەتیادی گەڕێت لەو فەسڵا زانێ ئەو فەسڵی چۆن و وێرە چۆن کاک جەبار ئێستا لە بازاڕەکاندا هەندێک باڵندە هەیە هاورداکرێن ینی ئەهێنرێن بۆ کوردستان وانە بە مەرجی کەرەنتین و کۆمەڵێک بابەتا تێ ئەپەڕن ئەهێنرێن لە کوردستان وەکو بوارێکی زیینە و جوانکاری خەڵک لە ماڵەکانی خۆیانە ڕای ئەگرێ کارچەنێمە وەکو کورسات تۆزە لەگەڵەمایانی ئەڵێن ژیانی باڵندە و زیندەوەرەکان سروشتە نەک ماڵەوە بەڵام ڕەنگە هەندێکیشان بە پێی شارەزای جەنابەت تەنها لە ماڵەوە بەخەوکرێن وا بزانم شتی واشمان هەیە من پیشەکەم 45 ساڵ بۆ 46 ساڵە لە ساڵغێرانە و ئیشاکەم هەنێ باڵندەیە بێ لە ماڵا بۆ نمونە کەناری تێریەکە لە ماڵە ئینتاجی لێکرێ بەریە لە دەرەوە لە زستانە بەرگەی ساعاتێ ناگرێت لە هاوینی شابرگەی ساعاتێ ناگرێت خورماخۆرە ئەژی لە هەموو فەسڵێک ئاژی بەزەوە ئێستا تۆ تێرێکی کاسکۆ ئێمە لە دەن و قەوسەکان ئایشەکەین کاسکۆ لە ماڵە نەبێ ناژی لە دەرەوە ناژی بەزەوەی دووڕەوەکانی تر ئەژین زۆر ئەمانە لە وڵاتی ئەوروپاوەیە زۆری لە ئەوروپاوەیە تەبعەن هەمووی بە ئەڵقەی خۆیەت بە تەمەنی خۆی ئەوڵقەی کاڵم لە قاچیاتی تەمەنی ئەو تێرە دیارێکە ساحێبەکەی ناوی ساحێبەکەی ڕقەمی تەلەفۆنی هەمووی تایە بەس ئێستا تەیرانی کە بە زۆریە ئێستا ئینتاجەکەی زۆری هەیە کە ئەژیرێ لە ئێرانە لە پاکستانە لە هەندستانە ئێستا حەمد و سەنا بۆ خوالای خۆشمان لە کوردستان ئەو تێرانە زۆر ئاسایی و ئینتاجیان لێ با بڵێن لێکە درێتەوە کە بزانن بەرگەی ژینگەی کوردستان ئەگرێت بەڵێ زۆر ئەتیادی ئێستا تووتیەک کە ئێمە بەڵێنینەکە من تووتیم هەیە 38 ساڵ لەمەوە پێش فرۆشتومە تووتیەک تەمەنەکەی 140 ساڵە ڕوا نەخۆ لەگەڵ نەخۆشییانی بە تەمەنترین تێرن جا کوردستانیش لەبارترین جەوی هەیە بۆ تێر و دوور باشە کاک جەبار ئەو باڵندانی کە لە دەرەوەن مەرجە هەموو باڵندەیە کە لە سروش تابێت تۆ بتوانێ ڕایبێنی تو ماڵێکی ئەتوانی کام باڵندەی تۆڵی عاسیە لە بەسکەی و ماڵیەکرێ لە بەسکەیەوە بەڵێ خەڵک لە بێچێتیەوە کە دەریەکە لە لای خۆی بە سلیلا گەورەیەکە و زۆر مەسعود بە خێوێکە ماڵی ژەبێ هەمووی ماڵێ بێ ئێستا من شخصی خۆم لە سلێمانی هەمووی ئەمناسێ تاکە ڕیشۆڵە کە هەموو بەدڵی تۆ قسە دەکەریمە زیاتر قسەیەکرد لەسەر دەست قسەیەک ڕیشۆڵە زیرەکترین تێرە بۆ قسەکردن ئەیزانی قسە بکە ئێمە بیستمانە هەر تووتی و خۆی ئەڵێ بەس زمان قەوسە بڵێن زمان خڕەکان قساکەن بەس بە عەکسەوانیش قساکەن تێرە حو قساکە مینا قسەکە ئێستا مینا زمانی خڕ نییە بەس تێرێکی زۆر ناتقە لە قسەکردنە کاک جەبار هیچ باڵندەیەکمان هەیە لە کوردستانە هی خۆمان بێ معنی بڵین تەنها لە کوردستانە هەیە لە هیچ وڵاتێکی ترانیە دەگمەنی خۆمانە وەڵی هەمووی هەیە هەمووی هەیە ئێستاوی کە لە وڵاتانی ژێوا لە حەمد و سەنا بۆ خوالێرە شەهر هەیە بەعزە تێرێکە بینی ڕۆژانە لە حیاتی ئێمە نەمان بینی ئێستا هەیە باشە ینی شتێک هەیە بەست پەیوەندی بە خۆمانەوە هەبێت یانی وڵاتێکی تر نەبێ لە ئێمە ئێستا ژینگەکی وای لات بێ وێران بوو بێ و بەنیاز بەسەری خۆی هەڵگرێت ئێستا ئێمە جاران کەناریە بوو لە وڵاتان کە ئەمان بینی ئێستا ئێمە ئینتاجی کەناریەکەی ئێمە سلێمانیەکەی ئێمە دەقاتی ئەوروپا بەقەوترە
ئینتاژ بەستە لێ چییە؟ لەبەرەوەی ئەو تێری کە لێوێت ئەو تێری ئەوان دەرمانە هۆرمۆنیێنێ سریلاکێکە بووە نمونە زەردا ئەو سریلاکەی تێ سووریەکەی باشە ئەوە لای ئێمە وەکو غەشێک وایە ئەوەی ئێمە کە لای ئێمە ئەو تێرە خواتی ئێمە بەکەرەوز بە تەنیا بەکەرەوز سوورە بێ ئەو ڕەنگەت بە تەبیع ئێمێنێتەوە ئەو سریلاکەشی لە بەردەمانە بەزەوەی ئەوان سریلاکە و لابرد ڕەنگەکەی بێتەوە بە زەرد باشە لای خۆمان بەقەوەترین تێرە باشە کاک جەبار تۆ لە 6 ساڵ بێت باست لەوە کەوتە 45 ساڵە لەم وارەیە کارەکەی لە ماوەی ئەم چەند ساڵەی کارکردن تا چ باڵندەیەکی دەگمەن هەبوو کاتۆتە لای تۆ و بۆ نمونە هەر یەک دوو جاربەی تر دوایەوە بینی بێتەوە وەڵای خۆی زۆری تووتی بووە کە هاتووانێت تووتیە بووە ئەوە زیرەک بووە تا ئێستا نمبینیوت ئێستا تووتی نەوە تووتیەکەی ئەو قسەی ئەمڕۆکردو بەیانی هەڵێگرێ ئەو قسەی هەڵێتەوە هیواژەیە نایکات ئێستا تووتی تا 40 تا 50 کەلیمە ئەتوانێت لەبەرەوەی تووتی کە منەی خوێنمەوە لەسەری ئەوەیە کتێب بە زانستی خوێنەوە میمۆریە لەسەریەتی میمۆریەکی بچووکە تا 40-50 کەلیمە هەڵێگرێ یەتە لای منە قسانەکە یەتە لای جەناب و بۆ ماوەی 10 ڕۆژ ئەوانەی من نیوێ سڕێتەوە لای تۆ قساکە فیتنەی ناکە کاک جەبار جان فیتنەی ناکە نا ئێستا بەس نەوە ئەتووتیەکەیە لە کەرکووکە تێریە تێر ئەمەزۆنیەکە پێڵە نیۆلۆ ناب ئەوە توانای دە ئاەتی کاملی لەبەرێ بەبێەوەی غەڵەتی تێ باشە زۆرترین خواز لەسەر چ جۆرە باڵندەیەک ئێستا خەڵک کە بیێ لە ماڵەکە ئێستا لە سلێمانیە خواز لەسەر ڤنسە ڤنسی بچکۆلەیە جاران ڤنسە بوو جووتی بە 5,000 بوو ئێستا ڤنسەیە بە 20 وەرەقە ئەمە نەوەکەی ئیزابێلی پێڵەن ئیتر نەوەکەی بێ سوور بێ خاڵێکی تێکە ئێستا جارانیمە خەڵک کۆتری ڕاگر باشە کۆترەکە پیانەوە قەلی ڕەش بوو ئەوایە لەشی هەمووی ڕەش وایە یەک بای چەندە چوە دەفتەرێ یەک نقطەی سپی بچواتە ژیانی هاتەوە بۆ سەر 50,000 ئەو تووتی کە باست کرد ئاەتی قورئان ناوی چییە؟ یۆلۆناپ ئەمەزۆنی یۆلۆنابە هەیە ئێستا لە کوردستان لە کەرکووکە لێرەش لە سلێمانیە بەس ئێستا خاستن لە کەرکووکە زۆرە الحەمدوللا قودۆڵا جا من حەزەکەم شتێکی خۆشی بۆ ڕۆژێ زەران بەگا بۆ ناوتی ئەو تووتێ چی ئەوتمەڵاوە قسەی چاکە قودۆڵای کاملە لێ کوڕێکی باڵابەرزی لەگەڵاوتی دەبە قورئانەمە تا ئێستا قودۆڵای لەبەر نییە ئەم کوڕەی من تووتێکی ناتقار لێ کاک جەبار چۆن فێرانەکرێ ئەمانی کە دایانێن بیڵێتەوە لە بەردەمیانە بەڵێ ئەمانی کە لە ماڵەوە دایانێن ئەوانی کە دایانێن خاستن عەرەب حەزی لەوەیە تەجیلێکی بۆ دانێ قودۆڵای بۆ دانێ لە ماوەیەکی کەمان فێر بێ ئاەتەکان هەموو فێر بێ جان نرخیان چەند ئەڕات تا 50 وەرەقە تا 5,000 دلار باشە کاک جەبار تۆ کەسێکێت باڵندەیەک لای بەڕێستەخرێ ئیتر هەر جۆرێک لە باڵندە بێ چەندە گرنگە کەسانی وەکو بەڕێستان زانیاری تاویان بنێ لەسەر شێوازی بەخێوکردنی ئەو باڵندەیە لە ماڵەوە چونکە نەوەکو لە دوای هەفتەیەک دوو هەفتە مانگێک بێنێتەوە بڵە کاک جەبارەمە لە ماڵەوە بەرگینە گێر نەخۆش کەوتووە چەندە گرنگە پێش وەختە زانیاریان بێت ئێمە من خۆم کە خۆم تەیرە فرۆشم تا ئێستا الحەمدو سەنا بۆ خوا هیچ کەسێ تەیری نێناوە پێڵم ئەزانم چۆن بەخێوەکەی بەچکەیەکی پێ فرۆشێ بێ ئاوا بەخێوەکەی نایزانی لێمان مەکڕە شێوازەکەی ئاوایە ئێستا قەناعەتەکە ئێستا تیاتی لە سلێمانیا ئافرەتەکە لە پیاوەکە چاکتری لێزانێ بۆ بەخێوکردنەکە نییە ئینێکی چایشی پێەیە ئیحتیمامیکی چایش پێە بەگشتی خواستی هاوڵاتیان چۆنە لە بەخێوکردنی باڵندە لە ماڵەوە و ڕاگررتنی و ئەمە پرسیارێکی ترم شتێکە دووتت ئەوەی کە لا ئێمە ئینتاجێکە یانی بەرەمێهێنین شوێنی تایبەت هەیە وەکو کێڵگە پەلەوەریەکان بۆ بەرەمهێنانی باڵندەی وەکو کوتت کەناری و ئەو جۆرانی کەناری ئێستا بە زۆری لە ماڵا بەخێوەکرێت لە ماڵەکە لە بەرەوەی لە هاوی نابێ و بەریدەی بۆ دانی لە زستانە بێ زۆپایشکە بەس تێرە دەن و قەوسەکان بە قەوتن تەحملێکی نەکەن وەکو ئینتاجەکەش بڵێ ئینتاج زۆرە ئێستا خەڵگەیە لە باخایەتی هەیە لە ماڵایەتی بەڵام ئێستا لە کەرکووک هەمووی مەحمیەیە هەمووی گەورە کرا و هەمووی ئینتاجی چاشی لێگرتووە شارەزا لە بەخێوکردنی باڵندا زۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزی کاک جەبارمان دوو نەبی دەست خۆش.